وەکو ماڵەکانمان چۆن پاک و خاوێنی ڕاگرین با سەر شەقام و شوێنە گشتەکانش پاک و خاوێنی ڕاگرین. خۆ ئێرە پاکەیتەوە تا چەنە گرنگی بە پاک و خاوێنی ژینگە ئەیت؟ وڵی بە سەرەتا بەخێر بێن سەرچاو زۆر گرنگە کە گرنگی بە ژینگە بی بۆ نمونە ئێمە هەر ڕۆژانە ئەیبینین لە سیارەیەکە ساری پێشترت ئەڕات دەباوەکە هەڵەیەتە خوارەوە یاخۆت ئەو پاشماوی خۆراکەی کە خواردوێتی هەڵەیەتە خوارەوە دیاردەیەکی هەتا بڵی ناشرینە چکە ئێمە خۆمان تیاژنی خۆشمان بە و شەقامەیان ئەڕۆین ئەوەی کە هەڵێگرێتەوە بە تەمەنێکە ئەنوشتێتەوە بۆ خۆڵەکە هەڵێگرێتەوە جوانترێمە زەرفێک دایمە لە ئۆتۆمبیلەکانمان بێ جانتاکانمان بێ ئەوەی کە ئەی خۆینی ئەوی بکە بەکاری نای بخینە زەرفێکەوە دوای بخینە نەگەی خۆڵەکەەوە. شۆفێریەکەیت؟ بەڵێ. ئەو پاشباوانی کە بوون لەگەر پسکی تێبخۆی یا شەبەت تێبخۆی چی لەکەی لە ئۆتۆمبیلە کاتە شۆفێریەکەی؟ هەمیشە من زەرفێکم پێی خەمە زەرفەکەەوە دوای کە گەشتمە شوێنێکی گشتی تەنەگەی خۆڵ خۆتەزانین لە هەموو شوێنەکان هەیە ئەی خینە تەنەگەی خۆڵەکەەوە زەرفم پێنی خەمە بەرپێکەوە. من هەمیشە زەرفێکم پێ لە جانتاکەشمە ئەمووی زەرفێکم پێەیە. دەزای تووشی هیچ حاڵەتێ بوویت کەسێک دەبێژی ئاو یا شتێکی فڕێیا بێتە سەر شەقام ئاگدارە کردبێتەوە و جوێی نەگرتی؟ بەڵێ شتیوە تۆتە پێشچاوم ئاگداریشم کردوێتەوە دوێتەوە پەیوەندی بە تۆ نییە. بۆ شو جوابی؟ بەڵێ ئەنی هیوادارم خەڵک هۆشمەندی ئەوەندەی هەبێت تەنها ئەوەنە ئێمە خاک و نیشتیمانی خۆمانە پاک و خاوێنی ڕاگرین وەکو ماڵەکانمان چۆن پاک و خاوێنی ڕاگرین با سەر شەقام و شوێنە گشتەکانش پاک و خاوێنی ڕاگرین. بۆ چوونە دەرەوە زۆر جارە چینە سروشتەوە ئەبینی پاژماویی زۆر بەجێڵراوە. بەڵێ بۆ چی بۆ کەسان ناڵێت تۆ؟ تەنها ئەوە نیان پێڵم ئەو شوێنە دوای کە تۆ بەجێڵم خێزانێکی ترێ دانیشە هەر کە سوکاری خۆمانە یە دانیشەوە پاک و خاوێنی ڕاگرین ئەنی هیچ قورساییەکی نییە تۆ زەرفێک لەگەڵ خۆت ببەی پاشماوەکەی تێکی بخیتە سارەکەیتەوە لای تەنەگەیکی خۆڵفڕەیەی هیچی تێ ناچێت من پێم وایە ئێستش ببینین تەنەگەی خۆڵ و لە هەموو شوێنە گشتەکان زۆر بووە. پێشنیاری چی بۆ حکوومەتەکەی چزایەک بۆ کەسانە دابنیە کە ژینگە پیسەکەن پێشنیاری چێکی تۆ؟ وڵا پێشنیاری ئەوە کەم خرامیان بکەسزان بدا غرامەکە چەندێک بێ؟ ئیتر وەکو چۆن شۆفەری ئەمە غەرامە ئەکرین کە قایش نەبەستینان سەرپێچیە بکەین با بۆ ئەویش سەرپێچێک دانرێت. بڕێک هەیە کە ئەگەر لە جەمی ئۆتۆمبیل و شت فڕێتە سەر شەقام ئەوە لەلایەن هاتچۆوە سزادرێ و شۆفێرە بە بڕێ پارە تۆ بڕێ پارە دیاری بکەی بۆ کەسانی کە شەقام و سروش پیسەکەن چەندێک دیاریەکەی؟ منەڵم 25,000 زۆر کەمە با 50 بێ بەخۆ منڵم با ملیۆنێ نام ئەو کاتە خەڵک وشارە بێتەوە لە ئۆتۆمبیلۆش هەڵنایەتە خوارەوەی کاتە زەرفێکە و دوای ئەی خاتە تەنەگەی خۆڵەکەەوە.